سڵاوتان لەبێ بەیانیتان باش ئەمڕۆ لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر چالاک خەشانی کە پسپۆری نەخۆشیەکانی جومگە و ڕوماتیزمە باسی ئازارەکانی ئەژنۆ و سەوفان و ئەوردەکاریانەکەین کە لە تەمەنێک لە تەمەنەکانە شێهریەکەمان بە جۆرەگە جۆرەکان تووشی بین. دکتۆر بەخێر بیت. هۆکاری ئازاری ئەژنۆ بە شێوەیەکی گشتی چییە و بەتایبەت لە گەنجانە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە ئەژنۆ یەکێکە لەو جومکانەی کە زۆرترین فشاری لەسرە و یەکێکە لەو جومکانەی کە زیاتر تووشی کێشا بێ. هۆکارەکانی ئازاری جومگەی ئەژنۆ زۆرە، ئەتوانین هۆکارەکان بەم شێوەیە دابەش بکەین. یەکێک لە هۆکارەکان هۆکاری بۆ ماوەییە کە وەکو هەموو نەخۆشیەکانی تر بۆ ماوەی دەوری هەیە لە کێشە و ئازارەکان جومگەی ئەژنۆ. هۆکارێک تر هۆکاری تەمەنە کە هەندێک نەخۆشی لەو نەخۆشان کە بەرەو تەمەن ئەڕوان نەخۆشیەکە زیاترە بێ. هۆکاری تر هۆکاری میکانیکیە وەرزشکردن و کەوتن و بەرکەوتنی زەبری دەرەکی. هۆکاری ترمانەیە هۆکاری نەخۆشیە کە لە زۆر لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم بە تایبەتی ئازاری جومگەکانی ئەژنۆ زیادەکە. هۆکاری تر ئەتوانین بڵێن هۆکار کێشی زیادە کە یەکێکە لە هۆکارە گرنگیەکان بۆ ئازاری جومگەی ئەژنۆ بە تایبەتی. زۆر باشە. دکتۆر با بینە سەر باسی سەوفان. بەڵێ سەوفان خۆی چییە ئەو دەستەواژەیە بە کوردی هەمانە یاخودنا؟ سەوفان لە ڕاستیە لە کوردیە بەداخەوە زۆر نەخۆشیەکانی تریش کە هینێکی کوردی وامانە، بەڵام ئێمە وەکو پزیشکانی جومگە و ڕۆماتیزم نەخۆشی سەوفان پێ ئەوترێت داخورانی جومگەکان، داخورانی ئێسکی جومگەکان. بەڕێستان نەزان کە جومگەی ئەژنۆ لە کۆمەڵێک پێ کاتەیە کە هەر ئێسک نییە لە بینی جومگەی ئەژنۆ کە کرکراگە هەیە، بەستەرەکان هەیە و دەوری جومگەکە بە کەپسولێک دەورە دراوە کە پەردەیەکە چواردەوری ئەژنۆکەی و دوای ئەو ماسوولکەکانمان هەیە. داخورانی ئەژنۆ کاتێک ڕوەدا کە ئەو کرکراگەی بینی جومگەکان بەرەو تەنکبوونەوە و داخورانە ڕوە، ئەمەژە بێتەوەی ئەوەی کە ئێسکەکان زیاتر بەرکەوتنیان هەبێت. ئەم بەرکەوتنەش وایە کاکە زبری و داخوران لە ئێسکەکان دروست بێ، هەندێک جار وەکو ئێسکی زیادە دروستە بێ. دوای ئەوە کە نەخۆشیەکە درێژە خایانێ و زیاتر فشاری لەسرە بێ، ئەبێتەوەی هەوکردنی جومگەکە و ئاوسانی جومگەکان. زۆر باشە. کەواتە ئەتوانین بڵین داخورانی جومگە لە گەنجانی شابڵاوە یاخود تایبەتە بە تەمەنی سەر و 40 ساڵەوە. وەکو باسمان کرد لە هۆکارەکان، ئەم نەخۆشیە بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکی تەمەنە لە دوای 45 ساڵیەوە زیاتر و بە تایبەتی لە ئافرەتە زیاترە لە پیاوانە. بەڵام ئەکرێت ئەم نەخۆشیە لە هەندێک لە خەڵکی گەنجیشا لە تەمەنی گەنجیشا ڕووبات بە هەندێک هۆکاری تر وەکو باسمان کرد هۆکاری نەخۆشیە یان ئەوانەی وەرزشەکەن، هەندێک وەرزشەکە فشارێک دروستەکە لەسەر جومگەکە یان بەرکەوتنێک زەبرێکی دەرەکی دروستە بێ، ئەبێتەوەی ئەوەی ئەو کرکراگەیە تووشی تەنکبوونەوە بێ. ئەو هۆکارانەش هەیە لە گەنجە ئەکرێت ڕووبدا. بڵێ باشە. ڕوماتیزمی جومگە لە چه جومگەیەکە زۆر بڵاو و نیشانەکان چۆنن؟ نیشانەی نەخۆشی ڕوماتیزمی جومگە گەر کەسێک ئێستا هەندێک نیشانەی هەبێ بۆی لەخۆیان بیدۆزێتەوە. ڕۆماتیزم کە ئەوەی باوە پێڵێن ڕۆماتیزمی جومگەکان کە سەرەتا لە جومگەکانی دەستەوە دەست پێکا، لە جومگە بچووکەکانەوە دەست پێکا، وەکو جومگەکانی مەچەک و دەست و پەنجەکان، جومگەی ئەنیش. دوای ئەوە جومگەکانی تریش جومگەی ئەژنۆ و جومگەکانی تریش ئەگرێتەوە، بەڵام زیاتر لە جومگەکانی جومگە بچووکەکانەوە دەست پێکاوە، زۆربەی جومگەکانی ژەگرێتەوە. نەخۆشەکە ئەگەر باسی نیشانەکانی پێن ڕۆماتیزم نەخۆش هەست بەوە کاکە بەیانیان جوڵەی باش نییە، جومگەکانی ڕقە بێ، دوای ماوەیە کە ئەجوڵەی ئازارەکانی باشترە بێ، هەندێک جار کە هەوکردن دروزە بێ، ئاوسان لە جومگەکان دروزە بێ، ئازارێکی زۆر دروزەکە کە نەخۆشەکە ناتوانێت بچۆڵێ. زۆر باشە. لە چه تەمەنێکە ڕۆماتیزم ئەشێ ڕووبات؟ ڕۆماتیزم لە هەموو تەمەنێکە ڕوەدا. لە مناڵیش؟ بەڵێ لە مناڵیش ئێمە هەمان جۆری ڕۆماتیزم کە لە گەورەیە هەیە کە باسمان کرد، لە مناڵی شاڕوەدا لە تەمەنی 5 ساڵیەوە بۆ سەرەوە مناڵیش تووژە بێ. لە تەمەنەکانی تریشە بە شێوەیە گشتی
لە گەنجە لە سەر و 30 ساڵیەوە ئەگەری توش بوون بە ڕۆماتیزم هەیە. زۆر باشە. ئەو چارەسەرانەی کە بۆ ئازاری جومگە و بە تایبەت ئازاری ئەژنۆ بەکارەیان بەدەر لە دەرمان کە دواترە چینە سەری تا چەند لەگەڵ وەرزشکردنی و چ جۆرە وەرزشێک سوود بە جومگەی ئەژنۆ گەێنێت و چ جۆرێکی شیان بە پێچەوانەوە ڕەنگە خراپتری بکات. ئەگەر باسی ساوفانی ئەژنۆ بکەین ئێمە ئەوەی کەوتمان زۆر باوە ساوفانی ئەژنۆ ئەگەر ئەمێ باسی ئەو بکەم یەکێکە لە جیهانە ینی ساڵانە 250 میلیۆن کەس بەهۆی ساوفانی ئەژنۆ توشبوونیان هەیە و نزیکەی لەم 250,000 کەسە 250 میلیۆن ببوورە 50 میلیۆن کەس تووشی کەم ئەندامیە بن بەهۆی ساوفانی ئەژنۆ. چارەسەرەکان بەڕاستی وەکو لەوە کارەکان باسمان کرد گرنگترین چارەسەر جوڵەی ڕۆژانەیە گۆڕینی شێوەی ژیانە یەکێک لەوانە دابەزاننی کێش ئەمە کە زۆر هۆکارێکی گرنگە ئێستا بەڕاستی کە بە تایبەتی لەبەرەوەی ئەژنۆ فشارێکی زۆری جەستی لەسرە دابەزاننی کێژێکێکە لە چارەسەرە پێویستەکان وەرزشکردن ڕۆژانە پێویستە وەرزش بە هەموو جۆرەکانیەوە ڕۆشتن بێ ڕاکردن بێ پاسکیل بێ ئەمانە هەمووی پێویستە. دوای ئەوە جۆری خواردنەکانیش بەڕاستی دەوری هەیە چکە لاوازبوونی ئێسکەکان لاوازبوونی ماسوولکەکان وا کاکە جومگەی ئەژنۆ فشارێکی زۆری لەسەر بێ و تووشی ساوفان بێ لەبەرەوە ئێمە پێویستە چارەسەرەکە هۆکارەکان چارەسەر بکەین پێشەوەی بڕین بۆ دەرمان. بەڵێ باسی خواردنت کرد دکتۆر چ خواردنێک بەگشتی بۆ جومگە باشە بامێ سەر و پێ چییە؟ بەڵێ لە ڕاستیە ئەوەی خەڵک لە ناو خەڵکە بڵاوە کە بامێ هەست بە لینجیەکەکەن لە بامێکە ئەوانە شتێکی ڕاز نییە بۆ تێگەشتێکی ڕاست نییە بۆ جومگەکان بەگشتی ئەو خواردنانەی کە بۆ ئێسک و ماسوولکەکان باشە بۆ هەموو جومگەکان باشە وەکو شیر ماست هێلکە سەوزە پاقلەمەنەکان لە گۆشتا گۆشتی ماسی کە زۆر پێویستە ئەمانە زیاتر گرنگن بۆ جومگەکان. بامێژێکە کە لە توانی بڵێن بە سەوزە حسابەکرێت بەڵام ئەوەی خەڵک باسیەکە سەر و پێ و بامێ کە ڕێژەیەکی زۆرە خۆن بەڕاستی هیچ سوودێکی نابێت خۆ دەزانی سەر و پێکە زۆر چەورە ئەبێتەوەی زیادبوونی کێش و کێشەیەکی گەورەتر دروستەکە لەبەرەوە خواردنانەی کە بۆ ڤیتامین دی و ئۆمیگا-3 و ڤیتامین ئەی و کالیسیۆم و ئەوانەی تایە ئەو خواردنانە زیاتر بە سوودە بۆ جومگەکان. زۆر باشە ڕەنگە لە وڵاتانەی کە لە چاو ئێمە زۆر پێشکەوتوترن لە دوای تەمەنێکەوە ڤیتامین دی و ئۆمیگا-3 ئاوا بیرێت بەوانەی کە سەر و 45 ساڵن لێرە هیچ پرۆگرامێکی ئەوە هەیە کە بەڕێزت ئامۆژگاری چارەخوازەکانت کەی بڵێ لەسەر ساخی ئەمە بەکاربێن بۆ تون و تۆڵی جومگە و ئێسقانتان یاخود پێویست ناکەوت؟ بەڵێ لە ڕاستیە لێرە پێشتر خەڵک زۆر ڕۆشنبیری نەبوو بەرامبەر بەکارهێنانی ڤیتامینەکان بەڵام ماوەیە کە ئەتوان بڵێن بە خۆشحاڵیەوە خەڵک ئێستا خۆی ئەچێ کالیسیۆم وەرەگرێ ڤیتامین دی وەرەگرێ بەڵام وەکو بەڕێستان دەزانن پێویستم بەکارهێنانی ڤیتامین دی و زۆربەی دەرمانەکانی تر لەژێر ڕێنمایی پزیشک بێ زۆر جار بەکارهێنانی ڤیتامین دی بە ڕێژەیەکی زۆر واکە تووشی ژەهراوی بوون بێ ماکەکانی دەرەکەوێت لەبەرەوە پێویستە هەندێک تەمەەن ئێمە ئامۆژگاریانەکەین کە دێنە لای پزیشک وە پێویستان دێ پزیشکی بە تایبەتی پزیشکی ژنان لە ئافرەتانە کە دوای ئەوەی کە لە ئافرەتە سوڕی ماگانە نامێنێ یان هەندێک نەشتەرگەریە کرێوەکو لابردنی ڕەحم و هێلکەدان و پێویستە ئەوان کالیسیۆم ڤیتامین دی بۆ نەخۆشەکانیان دابنێن چونکە بەکارهێنانی کالیسیۆم لەو تەمەنانەیە یان لە 45 بۆ سەرەوە ئەبێتەوەی بێهێزبوونی ئێسک و ماسوولکەکان لەبەرەوە توانی بڵێن بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 45 ساڵی بۆ سەرەوە هەموو کەسێک دەتوانێت کالیسیۆم ئۆمیگا-3 مەڵتی ڤیتامینەکان وەرگێ بەس ئەوانش بەڕاستی پێویستە بۆ ماوەیەکی دیاریکراوە بێ وە زیاتر هەوڵ بن خواردنی تەندروست بەکاربێنن نەک لە ڕێگەی حەبەوە
لە جیاتیەوەی ماسی بخوات هەر ئۆمیگاسری بەکاربێنێ هەرچەنە ئۆمیگاسریەکێکە لەوانەی کە ئەتوانین بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە و ئێستاش دەرکەوتۆ کە سوودێکی باشی بۆ سەوفانی جونگەکان هەیە لەبەرەوە ئۆمیگاسری پێویستە بەکاربێنێ بەڵام پێویستە زیاتر گرنگی بدرێ بە خواردنی تەندروست و وەرزشکردن زۆر باشە دکتۆر لە ئەو کاروبارانەی ڕۆژانە ئێمەیکەین چ شتێک زۆر زیان بە جونگەی ئەژنۆ گەێنێت بەڵێ بۆ جونگەی ئەژنۆ بەڕاستی ڕۆژانە ئێستا ئێمە کە نەخۆشەکان سەردانمانەکەن پێویستە بە پێی تەمەنەکە و بە پێی نەخۆشەکە جوڵەکانت تەندروست بێ هەندێک جوڵە هەیە کە ئەوانەی بڵین کێشیان زۆرە وەرزشی شاخەوانیەکەن یان بە شوێنی هەوراز و بەرزوو ئەوانەی ئاڕۆن بەڕاستی ئەمە تەندروست نییە زۆر خراپیشە ئێمە زۆر لەو نەخۆشانە کە ئێستا خۆتان نەزان گروپی شاخەوانی زۆرە زۆربیان کە شاخەوانیەکەن و کێشیان زۆرە دوایەوە جونگەکانیان خراپترە بێ بۆ ئەوانی کە کێشیان زۆرە پێویستە دوورکەونەوە لە شوێنی هەوراز و قادرمە و شاخ و ئەوانە باشتر وایە وەرزشکردنیان لە شوێنێکی ڕێک بێ ینی لە شوێنێکی تەخت بێ لەسەر جادەیەک بێ وەرزشکەنیان لە پارکەکان وەرزش بکەن بەگشتیش بۆ هەموو کەسێک ئێمە پێویستە لە بەتابەتی لە دوای 30 ساڵیەوە 30 ساڵی بۆ سەرەوە کە ئێستا بەداخەوە خەڵک ئەم سەوفانی ئەژنۆکان ئێستا ئێمە لە 30 ساڵیە بینین خۆی زیاتر لە 45 ساڵیە زۆرە پێویستە نوشتانەوەی ئەژنۆکان کەمکەینەوە نوشتانەوەی ئەژنۆکان بە چیەکرێ دانیشتن و خەوتن لە عرس دانیشت لای ئێمە خۆ دەزانی زۆر لە عرس دانیشین کەم بکرێتەوە قادرمە کەمتر بەکاربهێنرێ و تەوالێت شەرقیەکان بەکارنێن غەربی بێ حتا نان خواردن لەسەر مێز بێ باشترە تەندروسترە و وەرزشکردنیش باشتر وایە لە شوێنێکی تەخت بێ بە شێوەیە گشتی بۆ هەموو کەس نەک لە بە شاخەوانی و بە ئەوان وەرزش بێ لەبەرەوە تا بتوانی نوشتانەوەی ئەژنۆکەم بکرێتەوە بۆ ئەوی فشار و زەبری کەمتر بەر ئەژنۆکانمان بکرێت زۆر باشە ئەوانەی وەرزشی لەش جوانیەکەن بەڵێ تا چەند سوود بە ئەژنۆکانیان نەگەێنێ و چ جۆرە وەرزشێکیان تایە خراپ بێ بۆیان زۆر وەرزش هەیە وەکو باسمان کرد هەندێک لە وەرزشەکانە زەبری دەرەکی و فشاری زۆرەکەوێتە سەر جونگەکان ئەوانەی کە یاری ئاسنەکەن مەبەستتەوە بێکە هەڵگرتنی قورسایی زۆر بەڕاستی ئەمانە زۆر ئەگەری توشبوونیان بە سەوفانی جونگەکانی ئەژنۆ هەیە لەبەرەوەی تاوەزنە زیاتر بێ ئێمە کە باسی کێشی زیادەکەین لە هەموو کێشێکی زیایە کە ئەڵێ 5 کیلۆ زیاتر بێ لە کێشت 15 کیلۆ فشارێکەوێتە سەر جونگەکانی ئەژنۆ لەبەرەوە تا کێشی زیایە بەکاربێنن ئەژنۆکان زیاتر فشاریان بەرەکەوێت و زیاتر تووشی داخورانی جونگەکانە بن هەندێک وەرزشی تریش هەیە کە نوشتانەوەی ئەژنۆی تایە ئەو وەرزشانەش ئەگەری توشبوون بە داخورانی جونگەکان و سەوفانی جونگەکانیان هەیە بەڵام ئەگەر هەوڵ بدرێ پێش لە وەرزشانەیە کە باسمان کرد بەهێزبوونی ماسوولکەکانی دەوری ئەژنۆ و ڕان زۆر گرنگەیە تا ماسوولکەکان بەهێز بێ فشارەکان کەمترە بێت لەسەر جونگەکانی ئەژنۆ لەبەرەوە زۆر وەرزش هەیە بە تایبەتی ئەوانی کە قورسایی وەرزشانەی تر کە شاخەوانی و باسمان کرد ئەمانە بۆ جونگەکانی ئەژنۆ لە ڕاستیە باش نییە باشە دوو پرسیارم ماوەی کەمیان بەکارهێنانی دەرزی بۆ ئەژنۆ لە کاتی سەوفان و داخورانی جونگەکە هەندێکە زۆر لێ ترسی هەندێک کەسیش زۆر بەکارێنێ ئەمە چاک و خراپەکانیمان بۆ ڕوونکەیتەوە وەڵامی ئەمان دواتریش ئەو نیشانانە چین کە لە یەکێکە هەبێ پێویستەکە چەند ڕۆژێک پشوەرگرێ بۆ ئازاری ئەژنۆکەی و ئەو نیشانانش چین کە پێویستەکە ڕاستە خۆ سەردانی پزیشک ئەگەر سەرەتا پێشەوەی باسی چارەسەرەکە بکەین باسی نیشانەکان بکەین نیشانەکانی سەوفانی ئەژنۆ یەکەم بە ئازار دەست پێکە دووەم ڕقبوونی جونگەکانە کە نەخۆشەکان بە تایبەتی لە بەیانیانە کاڵەستێڵە ناتوانم بجوڵێن تا تۆزێک گەرمترە بێت جونگەکەمە توانم بجوڵێن دوای ئەوە کە نەخۆشەکە زیاتر بێت ئەبێتەوەی هەوکردنی جونگەکان و ئاوسانی جونگەکان زۆر جار ئازارەکان ئاوسانی جونگەکان دێتە خوارەوە بۆ ماسوولکەکانی قاچ و هەندێک جارە بێتەوەی ئاوساوی عەزەڵەکانی خوارەوەی قاچ ئەگەر نەخۆشەکە هەستی بە ئاوسان کرد بە تایبەتی یان ئازارێکی زۆر کرد پێویستە بە زووترین کات سەردانی پزیشک بکات چونکە
سەوفانی ئەژنۆیان داخورانی جونگەکان لە سەرەتا چارەسەرکردنی ئاسانترە بەڵام کە گەیشتە قۆناغێک داخورانەکە زۆرتر بوو هەوکردنەکان زیاتر بوو ئێسکەکان زیاتر تووشی داخوران بوون ئەو کاتە چارەسەرەکە زەحمەتترە بکرێت بۆ چارەسەرەکانیش ئەوەی بەڕێستان باستان کە دەرزی بەکارێنان دەرزی کۆمەڵێک ڕێگامانێت جۆری جیاواز هەیە دەرزی بە تایبەتی بۆ قۆناغەکانی ئەتوانم بڵێم ناوەند و دوای ناوەند دەبێت ینی بۆ قۆناغی سەرەتا پێویست ناکاتەوە دەرزی بۆ ناو جونگەکانی ئەژنۆ بەکاربێن ئێستا دەرزەکانی وەکو باسم کرد جیاوازە یەکێک لەوانە کە تا ئێستا باش بە پێی زانست و بە پێی توێژینەوەکان باشترین جۆری دەرزی بەکارێنانی ستیرۆیدەکانە کە ئێمە زیاترەوە بەکارێنین لە کاتێکە نەخۆشەکە ئەوسانی هەبێ دوای ئەوە ئێمە هایلۆرۆنیکمان هەیە هایلۆرۆنیک ئەسید کە ئەمە دەرزیەکە کە توێژینەوەی لەسەر کراوە ئەتوانی هایلۆرۆنیک ئەسید بەکاربێنی بۆ جونگەکان کە ئاوسا و داخورانیان زۆر بێ ئێستا توێژینەوەی تازە کراوە لەسەر بەکارێنانی پلازما بەڵام پلازما بەڕاستی بێ بە شێوەیەکی تەندروست بەکاربێنرێ چکە ئەویش شێوازی خۆی هەیە لە شەریکاتەوە حازرە کرێ ینی کیت و هینی تایبەتی خۆی هەیە بەداخەوە ئێستا ئەم پلازمایە کە زۆر بە شێوازێکی هەڵا بەکارێنرێ بۆ هەموو شتێک بەکارێنن خۆتان لەسان لەچێ ئێستا پلازماوای لە تۆ دکتۆری پێستەکان و دکتۆرەکانی تر و ڕاستە بۆ هەموو شوێنێک بەکارێنن و بە شێوەیەکی غەڵەت ئێمە زۆر جاربینی ومانەکە پلازما هەر لە مختبەرەکەی خۆیانە لە مختبەرەکانە خوێنەکە کە سنتەرفیجەکرێ و جیاکرێتەوە پلازمایەکی زۆر لەسەرەوەیە ئەم پلازمایە ڕاستەوخۆوەکەنە ئەژنۆکەوەکە ئەمە زۆر غەڵەتە خۆی پلازما پێوترێ PRP ینی پلازما ریچ پلیتلێت ینی تۆ پلازمایە ئەبێ چەند جارێک سنتەرفیج بکرێ ینی ئەم عملیە نزیکەی 2 ساعتی پێچێ بە شێوەیەکی تەندروست بکرێت کە خوێنەکە لە نەخۆش وەرەگری و دوایەوە سنتەرفیجەکرێت چەند جارێک یعنی لە 20 CCC خوێنی نەخۆشەکە تەنانەت نیو سیسییان سیسیەک نامێنێتەوە لەو PRP ئەبێ ئەوە بەکاربێنی بۆ ئەژنۆکە نەک ئەو پلازمایی کە بە یەک جار سنتەرفیج حازرەکرێ و یەکسەر بۆ زۆر شتی تر بەکارێن من نەخۆشمان بینیوە شان و ملیەشێ پلازمای لێن پشتیەشێ پلازمای لێن بەڕاستی ئەمە شێوازێکی غەڵەتە ینی پێویستە بە شێوازێکی زانستی بەکاربێنرێ و بۆ هەموو نەخۆشێکیش سوودی نییە بەڕاستی بە تایبەتی ئەوانەی سەوفانی ئەژنۆیان هەیە ئێمە زۆر جان نەخۆشمان بینیوە کە گەیشتۆتە قۆناغێک هیچ نەوعێک لە دەرزەکان سوودی نییە ینی ئێسکەکانی بە تەواوی چۆتە سەریەک هیچ کڕکراگەیەکی نەماوە بۆشایی جونگەکە نەماوە لەو کاتە پلازما و دەرزەکانی تریش سوودی نییە ئەو کاتاگاتە قۆناغێک کە پێویستی بە نەشتەرگەری هەیە یان تەنها وەرزشکردنەکە زیاتر سوودی هەیە نەک بەکارێنانی پلازما زۆر ڕاستە دکتۆر چالاک سپاسی بەڕاستەکەین بۆ هەموو زانیاری وردە مەدی سەلامەتیەکەین بۆ بینەرانی خۆشەویستمان هەموو لایەک دوور بن لە ئازار تا بەرنامەکانی داهاتوو خواتان لەگەڵ بن